گەرم و گەشتترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد، مانگرتن لە خواردنی زەهرا محەممەد وەلی لە زیندانی ناوەندی ئیلام، بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی کوردی خەڵکی خوراسان، تێکدانی ژینگەی کوردستان لەلایەن نەیارانی ژینگەوە لە پاوە و داڵانپەڕی ورمێ و گواستنەوەی مەحبوبە شەعبانی بۆ بەندی کەرەنتینەی زیندانی وەکێڵابادی مەشهەد. درێژەی هەواڵەکان. دەست بە سەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد ڕۆژی سێشەممە 16 پوشپەڕی 1405 هەتاوی سەردار ئۆستار ئەحمەدی هاوڵاتی کورد و دانیشتووی شاری مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیا ڕاگوێزرا. بەپێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بەبێ نیشاندانی هیچ جۆرە بەڵگەیەکی یاسایی و حکومێکی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی ئەو هاوڵاتیە و دەست بەسەریان کردووە. سەردار ئۆستاد ئەحمەد کوڕی کەماڵ و خەڵکی شاری مەهابادا کە بە شێوەیەکی سەرڕۆیانە لە ماڵەکەی خۆیدا ڕفێنراوە. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بەردەوامی بنەماڵەکەی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بە سەرکران ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵی و هەروەها شوێنی ڕاگررتنی ناوبراو لە بەردەستانیە. مانگرتن لە خواردنی زەهرا محەممەد وەلی لە زیندانی ناوەندی ئیلام. بە پێی دوایین زانیاریەکان، زەهرا محەممەد وەلی ژنە بەندکراوی سیاسی کورد دش بە ناڕوونی ڕەوەندی دۆستیەکەی لە زیندانی ئیلام مانی لە خواردن گرتووە. بە پێی راپۆرتەکان، ئەم ژنە بەندکراوە تەمەن 27 ساڵەیە کە خەڵکی شاری ئاودانان و دانیشتووی شاری دهلۆرانە بۆ ماوەی 46 ڕۆژە بەبێ هیچ هۆکارێک لە بەندیخانەی ئیلام دەست بەسەر کراوە و چارەنووسی بە نادیاری ماوەتەوە. ناوبراو بۆ ماوەی 10 ڕۆژە بە نیشانەی ناڕزایەتی دش بە ڕاگررتنی بەبێ بەڵگەی ناڕوونی چارەنووسی و هەروەها لێکۆڵینەوە و لێپرسینەوەی بەردەوامی هێزە ئەمنیەکان دەستی داوەتە مانگرتن لە خواردن. جێگای ئاماژەیە کە سەرەڕای ئەوە کە لە ماوەی ئەم 10 ڕۆژەی مانگرتنەکەیدا ڕێگەی پێدراوە چاوی بە بنەماڵەکەی بکەوێت، بەڵام ناوبراو لەسەر داواکاریەکانی سوورە و جەختی لەسەر درێژەدان بە مانگرتنەکەی کردووەتەوە و بارودۆخی تەندروستی جێگای نیگەرانیە. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی کوردی خەڵکی خوراسان. بە پێی دوایین هەواڵەکان، پاش تێپەڕبوونی 4 ڕۆژ بەسەر دەست بە سەرکرانی حەمید محەممەد زادە هاوڵاتی کوردی خەڵکی خوراسانی باکوور، چارەنووسی ناوبراو هێشتا بە نادیاری ماوەتەوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەم لاوە کوردە کە خەڵکی شاری ئاشخانەیە و وەک یەکێک لە وەرزشکارە بە توانە ناسراوەکانی زۆرانبازی لە ئێراندا دەناسرێت، لە ڕێکەوتی 12 پوشپەڕەوە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە. شایانی باسە کە دەست بە سەرکرانی ئەم هاوڵاتیە بەبێ نیشاندانی هیچ جۆرە بەڵگەیەکی یاسایی ئەنجام دراوە و سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی ناوەندە ئەمنیەکان هیچ وەڵامێکی ڕوونیان بە بنەماڵەکەی نەداوەتەوە. تێکدانی ژینگەی کوردستان لەلایەن نەیارانی ژینگەوە لە پاوە و داڵانپەری ورمێ بەهۆی کەمتەرخەمی و مامەڵەی نابەرپرسانەی بڕێک لە نایارانی ژینگەوە، سروشت و دارستانەکانی ناوچەکانی داڵانپەڕی لە ورمێ و هەروەها شاخەکانی هەجیج لە پاوە ڕوبەڕووی زیانی جدی بووەتەوە. بە پێی راپۆرتەکان، ڕۆژی سێشەممە شاخەکانی ناوچەی هەجیج سەر بە شارستانی پاوە تووشی ئاگرکەوتنەوەیکی بەرفراوان بۆتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە پاش چەند کاتژمێر هەوڵ و ماندووبوونێکی زۆر بە دەستێوەردانی خێرای تیمی ئاگرکوژێنەوەی چاوگ و بە هاوکاری دڵسۆزانەی ژینگە پارێزانی ناوچەکە توانرا ئاگری شاخەکانی دەڕە هەجیج بە تەواوی کۆنتڕۆڵ بکرێت و مەترسیەکە لەسەر ژینگەی ناوچەکە دوور بخرێتەوە. لە لایەکی دیکەشەوە، هاتوچووی زۆری گەشتیاران و جێهێشتنی پاشماوە خەریکە بە تەواوی ژینگەی داڵانپەڕ لە شاری ورمێ لە ناو دەبات.
ئەم ناوچەیە کە بە پاک و خاوێنی و هەوای پاک و دیمە نایابەکانی ناوبانگی هەیە لەم دوایانەدا بەهۆی ئەو کەسە نابەرپرسانەی کە هەست بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگەی کوردستان ناکەن ڕوبەڕووی وێران بوون و مەترسیکی بەرچاو بوونەتەوە. گواستنەوەی مەحبوبە شەعبانی بۆ بەندی کەرەنتینەی زیندانی وەکێڵئابادی مەشهەد. لە ڕۆژانی ڕابردوودا مەحبوبە شەعبانی یەکێک لە دەستبەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار بە بەکارهێنانی توندوتیژیەوە بۆ بەندی کەرەنتینەی زیندانی وەکێڵئابادی مەشهەد گوازرایەوە. بە پێ راپۆرتەکان ئەم بەندکراوە کە لە دەستبەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاویە ڕۆژی یەکشەممە 14 پوشپەڕ ڕەوانەی بەندی کەرەنتینە کراوە. شایانی باسە کە سەرەڕای دژایەتیکردنی ناوبراو بۆ ئەم گواستنەوەیە هێزەکانی زیندان بەو پەڕی توندوتیژیەوە ئەم کارەیان ئەنجام داوە. بەرپرسانی زیندان بیانووی ئەم کارەیان بۆ بڵاوکردنەوەی فایلێکی دەنگی بۆ دەرەوەی زیندان گەڕاندوێتەوە لە کاتێکدا سەرچاوە متمان پێکراوەکان جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە ناوبراو هیچ فایلێکی دەنگی بڵاو نەکردوێتەوە. هاوکات لە هەمان زینداندا ئازەر یاهوو یەکێکی دیکە لە بەندکراوان پاش تێپەڕبوونی 125 ڕۆژ بەسەر دەست بەسەرکرانیدا لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و گواچراوەتەوە بۆ بەندی 6. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی نەوت و گازی مەسجد سولەیمان. کرێکارانی شاغڵ لە یەکەکانی ئۆپەراسیۆنی مەسجد سولەیمان دژ بە وەرنەگرتنی حەقدەست و مەزایەکانیان هشداریان داوە کە بە هاوڕێتی بنەماڵەکانیان کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە دەبن. بە پێی راپۆرتی گەیشت و سەرەڕای تێپەڕبوونی 16 ڕۆژ لە مانگی پوشپەڕ ئەم کرێکارانە هێشتا حەقدەست و مەزایای مانگی جۆزەردانیان وەرنەگرتووە. پەیمانکاران بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی شێرکەتەکە بە بیانووی جۆراوجۆر وەک کەمبوونی سەرچاوە داراییەکان، تێکچوونی سیستەمی بانگی و پشووە لە بنە نەهاتووەکان خۆیان لە پێدانی مافی کرێکاران دەبوێرن و تەنیا بەڵێنی بێبنەمایان دەدەن. ئەم دۆخە بۆتە هۆی ئەوەی کە بارودۆخێکی سەختی مەعیشەتی بەسەر کرێکاراندا بسەپێندرێت و ژیانی خێزانەکانیان تووشی قەیران ببێت. لە بەرامبەر ئەم پێشێلکاریانەدا کرێکارانی ناڕازی بەتوندی هشداریان داوە کە ئەگەر شێرکەتی پەیوەندیدار لە زووترین کاتدا هەنگاو بۆ پێدانی حەقدەست و مەزایەکانیان هەڵنەگرێت ئەوان بە ئامادەبوونی بنەماڵەکانیان لە بەردەم بینای فەرمانداری مەسجد سولەیمان کۆ دەبنەوە. هێرشی لایەنگرە تونندڕەوەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر عێراقچی. ڕۆژی ڕابردوو گروپێک لە لایەنگرە تونندڕەوەکانی سەربەردەسەڵات بە توندی هێرشیان کردە سەر عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی و دروشمی توندیان دژی ناوبراوتەوە. بەپێ ئەو گرتە ڤیدۆیانەی کە بڵاو کراونەتەوە ژمارەیەک لەم هێزانەی حکوومەت بۆ پەڕی تووڕێیەوە بەردەوام دروشمی بێشەرەفیان دژی وەزیری دەرەوەی ڕژیم وتوەتەوە. ئەم دیمەنانە نیشاندەری ئەوەن کە درز و ناکۆکیەکانی نێوخودی باڵەکانی ڕژیم و لایەنگەرانی دەسەڵات ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەردەکەون و بە ئاشکرا دەبینرێن. شایانی باسە کە ئەم هێرشە لە کاتێکدا ڕوویداوە کە پاش شکستە یەک لە دوای یەکەکانی کۆماری ئیسلامی و پاشەکشەی بەردەوامەکانی ئەم ڕژیمە بەشێک لە لایەنگرانی ڕژیم تووڕەیی خۆیان ئاراستەی کەسایەتیەکانی وەک عێراقچی دەکەن نەک خامنەیی و پێکهاتە سەرەکیەکەی دەسەڵات. بە ئامانجگرتنی کەشتێک نەوتەڵگرەکانی وڵاتی قەتەر لەلایەن سوپای پاسدارانەوە. بەیانی ڕۆژی سێشەممە 16 پوشپەڕ هێزەکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی کەشتێکی نەوت هەڵگری قەتەریان لە هەڵگری گازی سروشتی بووە لە گەروی هۆرمز کردە ئامانج. بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان بەهۆی ئەم هێرشەوە بەشی ماتۆرخانەی نەوت هەڵگرەکە ئاگری گرتووە و زیانێکی زۆری مادی بەرکەوتووە، بەڵام هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتوەتەوە. ئەم هێرشە لە کاتێکدا کە سوپای پاسداران لە ڕۆژانی ڕابردوودا لە ڕێگەی بیسیمی دەریاییەوە هشداریدا بووە کەشتیە بازرگانیەکان کە موشک و درۆنەکانیان ئامادەی لێدانن. هاوکات بەرپرسانی ئەمریکاش پشڕاستیان کردەوەتەوە کە هێزەکانی کۆماری ئیسلامی شەوی دووشەممە بەلانی کەمەوە بە 2 موشک هێرشیان کردووەتە سەر 2 کەشتی بازرگانی دیکە لە هەمان گەرودا. هەڵوەشاندنەوەی مۆڵەتی فرۆشتنی نەوتی ئێران لەلایەن ئەمریکاوە.
ڕۆژی ڕابردوو وەزارەتی گەنجینەی ئەمریکا بە فەرمی وڵەتی گشتی ڕێکەپێدانی فرۆشتنی نەوتی ئێرانی هەڵوەشاندەوە و پرۆسەی ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی ئەو وڵاتە چووە بواری جێبەجێکردنەوە. بەپێی ڕاگەیاندراوی نووسینگەی کۆنتڕۆڵکردنی دارایە دەرەکیەکان سەر بە وەزارەتی گەنجینەی ئەمریکا مۆڵەتی پشتووی گشتی بە تەواوی کۆتایی پێهاتووە و بڕیاری کۆتایی هێنان بە فرۆشتنی نەوتی ئێران جێبەجێ دەکرێت. بەرپرسێکی باڵای ئەمریکا ڕایگەیاندووە کە ئەم بڕیارە وەک کاردانەوەیەک دژ بە هێرشە نوێیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر سێ نەوت هەڵگر لە گەروی هورموز دێت و ئەم جۆرە ئاڵۆزیانە بە تەواوی بێپاساون و ڕوبەڕووی لێکەوتەی تون دەبنەوە. جێگای ئاماژەیە کە ئەم بڕیارە پاش راپۆرتەکەی دەستەی گواستنەوەی دەریایی بەریتانیا دەرکراوە کە تێدا ئاماژە بە هێرشی موشکی و درۆنی بۆ سەر کەشتیە بازرگانیەکان کراوە. دەستپێکردنەوەی شەڕ و ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی شەوی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە هێزەکانی ئەمریکا زیاتر لە 80 پێگەی سەربازی ڕژیمیان لە باشووری ئێران کردە ئامانج و لە بەرامبەریشدا سوپای پاسداران هێرشی کردە سەر بنکەکانی ئەمریکا. بەپێی راپۆرتەکانی فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سنتکام زەنجیرەیەک هێرشی چڕی ئاسمانی بۆ سەر ژێرخانی سەربازی، سیستەمی بەرگری ئاسمانی، بنکەکانی فەرماندەیی، ڕادارەکان و بەلەمە جەنگیەکانی سوپای پاسداران لە ناوچە کەناریەکانی هۆرموزگان، ماحشەر، بوشێهر و دوورگەی قشم ئەنجام داوە. لەم هێرشانەدا کە وەک سزایەک بۆ تێکدانی ئاسایشی دەریایی ئەنجام دراون، دوو بنکەی سەربازی لە شارستانی دەشتی و چۆغادەکی بوشێر کراونەتە ئامانج و ئەندامێکی سوپای پاسداران بە ناوی محەممەد ڕەزا خەزینی لە ناوچەی سێهەمی دەریایی ماحشەر کوژراوە. لە وەڵامی ئەم هێرشانەدا سوپای پاسداران ڕایگەیان کە هێزە دەریایی و هەوافەزایەکانیان بە ئۆپراسیۆنێکی موشکی و دەرونی 85 پێگەی سەربازی ئەمریکیان لە بەندەری سەلمان و ناوچەی پێنجەمی دەریایی بەحرین و بنکە ئاسمانی عەلی سالمی کوێیت کردووەتە ئامانج و هەروەها درۆنێکی جۆری MQ-9یان خستووەتە خوارەوە. هاوکات عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ڕژیم دژ بە هۆشداریەکانی دۆناڵد ترەمپ کە وتبووی ئەمریکا دەتوانێت لە ماوەی یەک کاتژمێردا پرد و سەرچاوەکانی وەزیری ئێران وزەی ئێران بێوێران بکات، ڕایگەیان کە ئەگەر هەڕەشەکان بەردەوام بن هیچ دانوستانێک سەبارەت بە ڕێکەوتنی کۆتایی لەگەڵ واشنگتۆن دەست پێ ناکات. دووە هەواڵمان سەبارەتە بە درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و لوبنان. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ ئاڵۆزیەکانی ناوچەکە ئەرتەشی ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر بنکەکانی حەماس لە غەزە و هەروەها ناوچەکانی باشووری لوبنان چڕتر کردوێتەوە. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون لە ئۆپراسیۆنێکی هاوبەشی ئەرتەشی ئیسرائیل و ڕێکخراوی ئاسایشی ناوخۆی ئەو وڵاتە ناسراو بە شاباک لە باکوور و باشووری غەزە دوو فەرماندەی باڵای حەماس کوژراون. لەم هێرشانەدا کە بە شێوەی ئامانجدار ئەنجام دراون، ئەحمەد یەحیا ئیبراهیم بەچ فەرماندەی یەکێک لە گروپە نوخبەکانی حەماس لە باکووری غەزە و حەمودا ئەبوو دەقا لە فەرماندەکانی یەکەمی ئیتلاعاتی سەربازی حەماس لە باشووری غەزە کراونەتە ئامانج. ئەرتەشی ئیسرائیل ڕایگەیاندووە کە ئەم کەسانە ڕۆڵی سەرەکیان لە داڕشتن و جێبەجێکردنی هێرشەکانی دژی هێزەکان هەبووە و هەر ببورن و وەک هەڕەشەیەکی دەستبەجێ هەژمار دەکران. لە لایەکی دیکەشەوە و هاوکات لەگەڵ هێرشەکانی ئەمریکا بۆ سەر باشووری ئێران فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل چەندین پێگەیان لە ناوچەکانی باشووری لوبنان بە توندی بردومان کردووە. لەم هێرشانەدا ناوچەکانی بەیت یاحون، بەرعەشید، نەبەتیێ ئەلفوقا و چیای عەلی تاهر کراونەتە ئامانج کە نیشان دەدات قەیرانەکان لە ناوچەکەدا و بەتایبەت لە بەرەی باشووری لوبنان چوونەتە قۆناغێکی نوێیەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.